ئێمە بووینێتە ململانەی قوربانی سیاسی ژینگە پارێزێکی دەڤەری ڕاپەڕینە دەڵێ 4 مانگە موچەمان پێ نەدراوە و کەسیش وەڵاممان ناداتەوە. ئێمە بووینەتە قوربانی ململانەی سیاسی نێوان کۆمپانیا و شارەوانی و ئیدارەی ڕاپەڕین. ئەم کێشەیەش چەندین جارە لە ئیدارەی ڕاپەڕین دووبارە دەبێتەوە بەبێ ئەوەی چارەسەری بنبڕی بۆ بکرێت. ئێمە بووینێتە ململانەی قوربانی سیاسی کۆمپانیایەکە پارتیە ئێرەش بە خۆت زانی دەسەڵاتی یەشێتیە هیچ جوابمان نادەنەوە. ئەرێ وەڵڵا هیچ جوابمان نادەنەوە. کۆمپانیایەکە ڕاگیراوە دوور خراینێتەوە لە یەک یازدەوە یعنی جگەلەوەی کۆمپانیایەکە ڕاوەستاوە حەقیە و ئیشەشمان نادەنێت کە کردومانە. مەسەوە هەدیە یەکێتیە بۆ خەڵکی ڕاپەڕین دەست خۆشی بۆ خەڵکی ڕانی عنی ئەو جارش دەنجانداوە بە یەکێتی بۆ هیچ گلەی ناکەین. ژینگە پارێزانی باخەوان لە بەردەم شارەوانی و ئیدارەی ڕاپەڕین باکردنەوەی ئاگر ڕێگەی سەرەکیان داخست و دەڵێن هیچ ڕێگا چارەسەرێکی دیکەمان نەبووە. ئەوان وەک خۆیان دەڵێن 4 مانگە مافە داراییەکانیان لە بەرامبەر کارەکانیان وەرنەگرتووە. جگە لەوەش مەترسی دەرکردنیشیان لە کارەکەیان لەسرە. وەڵڵی داواکاریمەوەیە موچەندەنێ و 4 مانگە ئەمە ئیشمان کردیە 1 دیناریان نەداوین تێ هیچ کەس بە خەممانەوە نایە کەس لێ ناپێستن نەوەڵڵا 1 بەشەر جوابن ناداتەوە. وەڵڵی هیچ ڕێگای تر چی ئەمە هاتین وتمان ئیشەکەمان بۆ جێبەجێ بکە وتی پێمان ناکرێ مەشاتین ئێرەمان ئەو جادەمان گرت بۆیە کەس ئامادەنیە هەر بشمان بینێت. ئەو ڕۆچینەوە لای کاکی وای تەنانەت ئامادەنم بۆ خولەقێکی گوێمان لێ بگرێت کاگاوەرە تا ئێستا هەر نەویستووە کەسمان ببینێت. بارودۆخیان زۆر خراپە. باوەڕکە من ئاگدارم لە 130 کرێکارەکان کرێسی خەریکە دەربکرێن. 4 مانگە موچیان نەداوە بێجگە لە پارەی کارەبا و بێجگە لە پارەی ئاو ئەوانە. ژینگە پارێزان سەختترین کار با کەمترین موچە ئەنجام دەدەن. سەرەڕای ئەوەش لە کابینەی نۆی ماوە بەسەرچوودا یەکێک بوون لەو چینانەی بەردەوام کێشە لە موچە و دۆخی ژیانیاندا هەبووە وەک خۆشیان دەڵێن. ئێستاش بوونەتە قوربانی ململانەی نێوان کۆمپانیا و دەسەڵاتدارانی ئیدارەی ڕاپەڕین. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام دەڤەری ڕاپەڕین.